لەبایانی بەپێی بەرنامەیەک داڕێژراوە بۆ ئازادکردنی ئەم منطقەیە کە لە حدودی 28 کیلۆمەتر زیاتر درێژە و شوێنی استراتیژی تێیە وەکو غەڕا مەنسووریە سەید خەڵەف هێزەکانمان لە مەحور ڕۆژە ئاوای کەرکووک دەست بە کارەکانی کرد بە تەنسیق لەگەڵ فڕۆکانی هاوپەیمانان و لەم ئازادکردنەش هێزەکانی پۆلیس، هێزی ئاسایش، هێزەکانی تری ناوخۆ، لیواکانی پێشمەرگە لە سنوورەکە بەرگری فریاکەوتن هەموو ئەم هێزانە لیوای 126 لیوای 11 لیوای 5 فەرماندەی کەرکووک لیوای 2 هێزی پێشەوە پارتی ئازادی کوردستان لیوای 10 لیوای 108 لە هەموو ئەم هێزانە قسمێک لە پێشمەرگە سەربەرزەکانیان بەشدار بوون، توانیان لەو پێشڕەویە سەرکەوتن بەدەست بێنن لە سەعات 6 دقەی سەر لە بەیانی دەستیان بە پێشڕەوی کرد و ئێستا ئێمە سەردانی یەکەیەکە شوێنەکانەکەین و لە ناو گوندی گوبێبە بووین. ئەو گوندە هیکە قاعیدەی باسیە تونڕەوەکان بوون، پاشان بوونە قاعیدەی سەرانی ئەلقاعیدە کە لە عێراق بوو و لە پاشانیش بووە مۆڵگەی هێزی تۆرۆریستی داعش. ئیمڕۆ ئازاد کرا لە دەست پێشمەرگانی کوردستان. هەر کەسێک باوەڕی بە پێکەوەژیانی ئاشتیانە نەبێ، بە دیموکراسی نەبێ، مەسیریان ئەوە بێ کە ئیمڕۆ بینیتان شوێنەکانیان چی بەسەر هات. بە تەکید بۆ ئازادی خاکی کوردستان، ئەمە خاکی کوردستانە و نابێ داعش و تۆرۆریستان لە ناو خاکیدا کوردستان وەکو داگیرکەر بمێنن، ئەبێت دەربکرێن. بە تەکید بۆ ئازادی خوێنش پێویستە، بەداخەوە زیانشمان هەیە، بەڵام سەربەرزی کە پێشمەرگە قارەبانەکان نواندیان لاقی گەلی کوردستان و